کابرایەکی مولحد دەناسم کە سوپاس و ستایش بۆ خوای گەورە تەوبەی کرد و گەڕایەوە. ڕۆژێکیان چیرۆکی تەوبەی خۆی بۆم گەڕانەوە. ئەیوت کتابی ئیلحاد نەمانەی خوێنم، دژایەتی نەمانەی کەم. ئەیوت دوای لێ هەر لە هەر مەجلیسێکە دابنیشتمایە گاڵتەم ئەکرد بە دروشمەکانی ئیسلام و نوێژ و حیجاب و حەج و زەکات و ئەم شتانە. ئەیوت وەڵڵاهی بەڵام لە ناخی خۆمەوە مامۆستا لە ویژدانی خۆمەوە لە ناخی خۆمەوە خۆم قەناعەتم بە قسەکانم نەبوو. پێیم وت بۆ واتە کرد؟ ئەی باشە بۆ واتە کرد؟ خۆشیێت نیت؟ وتی والله ئەو ئاەتی خوای گەورە زۆر ڕاستەکە دەفەرمێت وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا. فرعون ئینکاری بوونی خوای گەورەی کرد، بەڵام خوددا دەفەرمێت لە ناخی خۆیەوە درۆیە کرد، باوەڕی بە بوونی خوای گەورە کرد، بەڵام ظلما وعلوا لوتبەرزیە تەکەبڕە ئەو لوتە ناچەمێنێتەوە بۆ خوددا بۆیە بیکەنە قانون و یاسا. ئەو کەسانەی کەوا لە بەندایەتی خوددا ڕادەکەن خوددا زەلیلیان دەکا وایان لێ دەکا دەبنە بەندەی غەیری خۆی. ئەوەی ئیدعای ثقافەت و علمانیەت و ئیلحاد بۆتە ثقافەت لەلایەن کە ئیدعای ئەواکە بڕۆ سەیریکە ئیلا ئەیبینی کۆیلەیە یان کۆیلەی حزبێکە یان کۆیلەی کەسێکە ئیلا بۆتە کۆیلە دێ ئەوە ڕەختە لە تۆ دەگرێ کە تۆ کۆیلەی بەڵێ بە شانازیەوە من بەندەم، بە شانازیەوە من کۆیلەی خوددام بەندەی خوددام لە خوددا عەظیمتر نییە. بەڵام تۆ وەرە کۆیلەی کێی بەندەی کێی؟ وەرە دەی تۆ خۆت کردوتە کۆیلەی مرۆڤێک. کامەی قێزەوەنترە کامەی ناشرینترە جابیکەنە یاسا. کەسێکت بینی لە بەندایەتی خوددا ڕائەکە واللهی ورد ببیتەوە لە ژیانی ئیلا بۆتە کۆیلە و بەندەی غەیری خۆی. و هەندێک جار بە کەسە نزیکەکانی خوای گەورە لەی دەریەکە ئەبێتە کۆیلەی خێزانی تەحەکومی پێدەکا، خێزانی حیسابی پوشێکی بۆ ناکات. و لەوانەیە لەناو کۆمەڵگای خۆمان نمونەی وا زۆر هەبێت. وتی واللهی دژایەتی نەمانەی کەم. ئەیوت تاوەکو وای لێ هات بڵاومە کردەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تاوەکو ئەوەی منداڵەکەم نەخۆش کەوت تووشی نەخۆشیەکی زۆر ترسناکات. ئەیوت دکتۆرەکانم زۆر پێی کرد بردمە دەرەوەی وڵات پێم یاوت هەر دکتۆرەکە پێمی وت ئەمە لە دەست ئێمە نییە هەموو شتێ بە دەستی خوایە، یعنی چاوەڕوانی ڕەحمەتی خواکە عیلاج لە لای ئێمەدا نییە. ئەیوت کە ئەوەم بیست نەمەزانی چ شتێک بە گیانمە هات تەزوویەک بە گیانمە هات. ئەڵێ هەستام زانیم هەموو دەرگاکانی دنیا لە ڕووما داخران، زانیم تەواو تەکەبڕ گەیشتۆتە دوورترین جێگا. خۆم شوشت شایەدمانم هێنا دوو ڕەکعات نوێژم کرد و دەستم کردە گریان. وتم خوددایە خۆت باش دەزانی ئەو کاتانی کە دژایەتی تۆم دەکرد لە ناخی خۆمەوە من ڕازگۆ نەبووم، لە ناخی خۆمەوە باوەڕم بە تۆ هەبوو. خوددایە دەسەڵاتی خۆتم پێ نیشاندا وعدت ئەدەمێ ئەم منداڵم بمرێت و جاکی کەیتەوە من هەر باوەڕم بە تۆ هەیە، بەڵام دەسەڵاتی خۆتم پێ نیشاندە و شیفاینەی. ئەڵێ واللهی دوای 14 ڕۆژ گەڕامەوە فحوساتم کرد، دکتۆرەکە سەیری فحوساتەکەی کرد وتی بەلایەوە سەیر بوو. پێمی وت بڕۆ دووبارە فەحسکەوە چونکە لەوانەیە هەڵە ببێت. ئەیوت دووبارە فەحسم کردەوە عینەن فەحس بووتی هیچ نەخۆشیێک لە گیانی ئەم منداڵت نەماوە. کێیە؟ ئەڵڵایە. فریاد ئەکەوێت جاری وا هەیە زلەیەکی میهرەبانیت لێ دەدرێت بۆی بگەڕیتەوە بیناسیت. ئەگینا لە ویژدانمان لە ناخمان هەمومان کۆدەنگین کە ئەڵڵاه بوونی هەیە و زاتێکە فریامان دەکەوێت. ئەی هاوار شەیتان ئیبلیس بەو ئیبلیسی خۆی باوەڕی بەبوونی خوایە، بەڵام کۆمەڵێ نەفام و نەزان باوەڕی پێی نییە.